بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست. کەسایەتی خۆشەویست و پێشمەرگەی دێرین مامۆستا عەزیز عەلی جەوهەر ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافیە. مامۆستا عەزیز یەک لە کەسایەتی خۆشەویستەکانی شاری سلێمانیە و هەر لە ساڵانێکی زووی تەمەنیە و لە ناوەڕاستی حەفتاکانەوە تێکەڵە سیاسەت بووە و ساڵانێکی زۆر پێشمەرگە بووە و پێشمەرگە بووە لە کەرتی یەکی تیپی 57 سەگرمە و لە پێش ڕاپەڕین و لە دوای ڕاپەڕین خەباتی کردو و لەو بوارەدا جێدەستی دیارە. هاوکات کوڕی خانەوادەیەکی دێرین و دیاری سلێمانیە و کوڕی گەڕێکی حاجی حانە و دەیان وێنەی نەبینرا و یادەوەری ئەو سەردەمە زێڕینەی سلێمانی لەلایە. ئەم هەفتەیە هەوڵ دەدەین سێری وێنە نەبینراوەکانی مامۆستا عەزیز و هەندێک لە یادەوەریەکانی ئەو ساڵانەی تەمەنی بکەین. مامۆستا جانم کاتت باش. زۆر بەخێر بێن. زۆر سپاستان. زۆر سپاس بۆ جەنابەت. سپاس بۆ میوانداریەکەت ئەمڕۆ لە ماڵی خۆتان چاومان ڕوون بوو. زۆر سپاس دەکەم. بەخێر بێن سەد چاو. زۆر سپاس بۆ جەنابەت. پێم خۆشە پێشی بتگەڕێنمەوە بۆ ئەو ساڵانی حاجی حان و ئەوانە باسیشی ئێستا بکەین. دیارە تۆ لە پێمان بێت لە 2000 یان لە 2002 خانەنشین بووی. لە ساڵی 2020ەوە من خانەنشین بووم. زیاتر ئێستا سەرقاڵیشیت پێمان بێ هەر مەژغوڵی بەردەوامە دبینم سەرقاڵی. وەڵی یەکەم ئەندامی ئەنجومەنی باڵای یەکێتی خانشنانی کوردستانم. ڕۆژنامە نووسم لە بواری چالاکە مەدەنیەکانە زۆر دەور و تەسیرم هەیە. زۆر کەسێکی مندەفیعم لەسەر فەرمانبەران و خانەنشینان و چەندین سوپاسنامە و ڕێزمەیە کەناڵەکان و سایتەکان و ڕۆژنامەکان و لە هەموو ڕۆژنامەکانە من نووسینم هەیە و نووسیومە. بەڕاستی جێگە دەستم دیارە لە شاری سلێمانی و تەمەند درێژ بیشەڵا خانەنشینی نەیخشتیتم ماڵەوە بەردەوام ئەبینم سەرقاڵی و خەریکی ئیشوکاری. بەم دوایانە بینی ماوەیە کاتوچۆی بەغداتە کرد بۆ ئیشی خانەنشینی و بۆ مافەکانی خانەنشینان و خۆی یاسایەکەیە، یاسای ژمارە 9 ساڵی 2014 یاسای خانەنشینیە، بەڵامە بۆایە حکوومەتی هەرێم لە 2014 هەمواری بکردایەتەوە هەر بە یاسا کۆنەکە ئیشێ کرد، بەڵام بەداخەوە تاکو ئیستا هەمواری نەکردەوە. بەڵام ئێمە دەوری 6 جار چوون بۆ بەغا تا بڕیاری مەحکەمەی فیدراڵیمان هێنا کە هەمواری یاسای خانشینی کرێ. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەکارە و ئەوە 3-4 مانگە هەمواری یاسای خانشینی کردوتەوە مادەیەکی. زۆر ڕاستە. دەستەکان خۆش بێ و جێدەست دیارە بە هەوڵەکان. ئەمە وێنەیەکی پێم خۆشە پێشێ بچینە سەرە. وێنەیەکی توێە لەگەڵ کۆمەڵێک لەو کەساتیانە لە بەغدا. ئەمە مەحکەمەی فیدراڵیە، ئەوە دادوەر جاسمە، ئەوە دکتۆر نەرمینە، ئەوە دکتۆر جەمال کۆچەرە، ئەوەش کاک جەمالە ئەندامی ئەنجومەنی باڵای یەکێتی خانشینانی کوردستان، ئەوە کە عەبدوڵایە سەرۆکی یەکێتی خانشینانی کوردستان، ئەوە مامۆستا سادقە وتەبێژی یەکێتی خانشینانی کوردستان، ئەمەش خۆمم لێرە. دەستەکان خۆش بێ. ئەم وێنێش هەرهی ئەو هەوڵانتانە پێما بێمە هەولێرە لە ئەمە چوون بۆ ئەنجومەنی وەزیران. لە ئەنجومەنی وەزیران کاگومێت دکتۆرمێت پێشوازی لێ کردین و هەوڵیشی بۆین، بەڵام بەداخەوە هەوڵەکانی سەری نەکرد. بەداخەوە بۆ هیوای کارتان بۆ بکرێ. ئەم وێنێش ئەمە ئەندامانی ئەنجومەنی باڵای یەکێتی خانشینانە، بارەگای یەکێتی خانشینانی کوردستان. ئەوە کە عەبدوڵایە سەرۆکی یەکێتی خانشینانی کوردستان، ئەوە مامۆستا یاسینە، ئەوە خۆمم، ئەوە حاجی ئینە، ئەوە مامۆستا سادقە، ئەوەیش مامۆستا ئەحمە. دەستەکان خۆش بێ کاک عەزیز. جارە وێنەکانی ئەوانە زۆرن، دەستە خۆش بێ کە لەو بوارە بەردەوام کارەکەیت. من پێم خۆشە بچینەوە بۆ یادەوەریەکانی بنەماڵەی ئێوە بە خانەوادەی ئێوە کە دیارە خانەوادەیەکی دیرینن لە شاری سلێمانی. ئەم دۆکۆمنتە کە لە لای منە پێشی بچمە سەر ئەوە دۆکۆمنتێکی کۆنە کە لە ناو ئەرشیفی جەنابەت هەیە. پێما بێ ئەمە هی سەرژمێری ساڵی 57
ئەمە زۆر بەڕێز کاگاسۆ جەمال موختار بڵاوی کردەوە من زۆر خۆشحاڵ بووم تەلەفۆنیشم بۆ کرد سوپاسم کرد ینی بەڕاستی ئەوە حاجی جەوەر باپیرەمە ڕقەمی دەریاکەی 16 لەسەر 1970 ئەمە باپیرەم حاجی جەوەر هەر لەم خانووە لەدایک بووە 1902 باوکیشم هەر لەم خانووە لەدایک بووە سەرشەقام بەڵێ دیارە کۆمەڵی کەسایەتی تری و ساڵانش لەناو ئەو دۆکۆمنت بەڵێ لەناو ناوەکانیان نووسراوە بەڵام ئەمە بەرامبەر ماڵی خوا لێ خۆش بوو کاگنەوشیوە ماڵی باوکی کاگنەوشیروانە زۆر ڕاستە باپیرت و دواتریش باوکت ئەم وێنەی کاک عەلی جەوهەری باوکتە لە 1932 وێنەکەی گیراوە پێشەوەی بێمە سەر وێنەی باوکم حەزەکەم لەسەر باپیرەم هەڵوێستەیە باپیرەم یەکێ بۆ لەوانەی کە سەرۆکی قافڵەی حاجیان بۆ یەکەم کەس بووە کە خەڵکی بدۆ بۆ حەج بۆ مەکە و مەدینە ئیتر بە حوشترە بە سیارێ شێوازی ئەو ساڵانە 6 مانگی پێچوە تا هاتوۆتەوە ئەمیش تاقانە بووە باوکم تاقانە بووە لەگەڵ خوشکێکیکەی هەبووە بەڵام زۆرینە بەڵام ئەم زیاتر یانی لە تاقانەیە ئەو کاتە گواریان لە جووە کرد باوکم تا کۆچی دواییشی کرد هەر کونی گوارەکەی دیار جوان سمی بوو ئاڵلقەیەکە چونکەم لە عیلەیەکی دەوڵەمەنگ و خانەدان و ئەوە بوون زۆر ئیتمامی پیا بوو ئەمە 1992 لە بەسرا گرتوێتی بۆچی ڕێکەوتە بەسرا ئەمە خۆی باوکم لە حوجرەکەنیەتی بووە باوکم ئەو کاتە کە چۆتە حوجرە قوتابخانە نەبووە یعنی هەموو حوجرەی تەواو کردووە بە ینی مەلایکی تەواو بووە لە ڕووی مەلایەتیەوە تەواو بووە دیارە ئەمە چۆ بۆ بەسرا بۆ دەرزی دینی چونکەم باپیرەم زۆر احتمامی پیا هات بۆەوە نابچووە بۆ شارەزود چووە بۆ ئێران چووە بۆ تورکیا چووە بۆ زۆر وڵات چووە بەس لەبەرەوەی ئەو دەرسانەی میمەلایەتی جاران ئەوە وەکو مەکتەب نەبووی ستا دەرسەکە و پێ بڵێوتەوە زمانی زۆر فێر بەڵێ عەرەبیەکەی زۆر باش بوو فارسیەکەی باش بوو تورکیەکەی باش بوو ئینگلیزیەکەی خراپ نەبوو ئین بوو یعنی بەهۆی ئەوەی کە چووە پیاوێکی زیرەک و دانا و لێهاتوو بوو یەکێ بوو لەوانەی کە چیت پێ بووتان یعنی زۆر جا بە منی و بڕۆ لە مەکتەبەی ئامە فڵان مەکتەب کتێبم بۆ بێنە ئەچووم لە ڕێک لە عینی شوێنە بوو ئەوە هاتوچۆی مەکتەبەی ئامە و چی جەریدەش بوو هەموو ڕۆژەیەک زۆر ڕاست ڕۆحی شاد بێ ئەمە شەر وێنەیەکی ئەوە دیارەمەیان بە جلوبەرجی پۆلیسی ئەم وێنەیەکی ساڵی 57 پێما بە ڕێیس عورەفا بۆ ساڵانە باوکم ئەمە ئەو کاتە نازانم زۆر پرسیاریشم لێ کرد جوابی نەیەمەوە تۆ لەم هەموو نیعمەت و خانەدانی و لەم هەمووە تۆ چۆن بووی بە پۆلیس یعنی بەڕاستی چووە بە پۆلیسی ئەو کاتە مخابەرە بووە ئەمیش خوێنەواری باش بووە وینی باش بووە بۆ بە پۆلیسی مخابەرە جا ناوێن نابوو مەلا عەلی بەرق مخابەرە چۆی بوو بە ئاوێنە بووینێ کرد بۆیە ئیستا ئێمە ئەبواە هەمومان لە سلێمانی لەدایک بوونایە بەڵام هەر یەکەمان لە شوێنێ لەدایک بووین ئیسا بۆ نمونە بەهۆی ئەمەوە دایکمی لە شیوەکەڵێناوە یعنی لەوێ خزمەتی کردووە دایک دوو برا و خوشکێکم لە شیوەکەڵ لەدایک بوون ئێتر چوو بێتە هە شوێنێ مناڵێیان من بەر خاوێ کەوتم خاوێ قەرەداغ یعنی تەسەور کە و خاوێ من کاتێ پێشمەرگە بووم یان مەسوول کۆمیتەی قەراغ بووم کات چوومە خاوێ یعنی خاک ڕۆحانەت یعنی هەڵەمژێ یعنی زۆر مڵتاحم کاتمە دێی خاوێ چونکەم لێ لەدایک ئێوە چەند خوشک وراون کاک ئێمە 8 برا و یەک خوشک بووین بەڵام پورێکیشم هەر لە مناڵیەوە باوکم بەخێوی کرد ئەویش هەر لە سەر ئێمەیە یعنی دوو خوشک و 8 برای بەڵام دوو برام کۆچی دواییان کردووە عەبدوڕەحمان ئەوە لە حەربەکە کوژرا کاک کەریم ئەوە تووشی ئەم مینە بوو ئەم دەردە بوو بەڕاستی کۆچی دوایی زۆر ئەسەف ینی کاکەریم باوکی کاکەشوان لە کوردستانە یعنی بەڕاستی پیاوێکی لێوان لێو لە جوانی بوو بەداخەوە ڕۆحی شاد بێ ئەمە ژوێنێکی دایکتە ئەمە دایکمە ئامین ناوی ئامینە لە شیوەکەڵ لە دایک بووە بەڵێ ئامینە عەبدوڵڵا باوکم 27 ساڵ لە دایکم گەورەتر بووە
یعنی کەهێنایەتی ئەم 902 ئەم 929 یعنی گەورەتر بوو ئەو کاتەین بوو دیارە بە مەلایەتەکەی خۆی هێناوێت ئەمە باپیرەم ناوبانێکی زۆری هەیە لە شیوەکەڵ خولە کوردەی پێڵێن ئەگەر ئیسا لەو شوێنانە بڵێ خولە کووردە دەور و تەسیری هەیە وین بێ بەڵام باوکە دایکم بە حکمەوەی لەگەڵ باوکمان ژیاوە بە سلێمانیەکی زۆر جوان قسەیەک هەر لێرە ژیاوە هێنایەتی بۆ ئێرە دواتە لەگەڵ خۆی ئەمە شوێنێکی دوو خانمی ئەو ساڵانەیە ئەوانە شێن ئەمە دایکمە و ئەوەش پورمە کە پورمە یعنی خوشکمە بە تەسکەرە خوشکمە ئەمە دایکمە و ئەوش خوشکمە خانمی ناوە بەڵێ ڕۆحی شاد بێ دایکێت کاگە عەزیز ئەم وێنەیەم لەلایە دیارە مەشەر جلوبەرجی ئەمە چ کەسایەتیەکە لە خێزانی ئێوە ئەمە برا گەورەکەمە کاکمە کۆچی دوایی کردووە ئەمە هاتەوە ئەم خۆی پۆلیس بوو کە ڕۆی بۆ هێزی ئەزمڕە کوێیە دوو برام پێشمەرگەی پاتی بوون ئەم نەقلی سەماوەیان کرد لە سەماوە کردیان بە مرور دوای هاتەوە لە مەسلحەی نەقل و ڕکاب ئیناک دەستەکان خۆش دیارە وێنەکان زۆرن وێنە خێزانەکانی ئێوە بەڵام پێم خۆشە ئەم وێنەی پیشان بە وێنەی کۆمەڵێک لە خوشک و براکانتن ئەمە دایکمە ئەمە وەسانووری برامە وەسانووری نانەوای پێڵەن ئەو وەستا کەریمی خوالێ خۆش بوو برامە ئەوەش ئەڵماسی خوشکمە ئەم وێنەیە وێنەی دایک و پێما بێشێک لە براکاتە ئەمە گەڕێکی برایم پاشایە ماڵمان لە برایم پاشا بوو ئەو محسینی برامە و ئەوش دایکمە وێنێکی جوان ئەم وێنەیە وێنەکە زۆر کۆنە بەڵام دیارە ئاهەنگێکی ژنهێنانە ساڵی تەسەوڕەکەم هەفتا ئەوانە ئەمە ئاهەنگی وەستام هەمەی برامە لە هەفتاویەکە ژنی گواستەوە ئەمە سەرکارێزە ماڵمان لە سەرکارێز بوو ئەوە ئیستا هەمووی گەورە بووە و تەمەنێکی زۆری گەورەی هەیە ڕاست وێنێکی جوانی ئەو ساڵانەیە ئەمە ژوێنێکی دایک و دوان ئەمە مامۆستا کەمالی شانۆکارە کە ئێن بێ ئەوەش محسینی برامە پێشمەرگەی دێرینە و لەم شەڕی داعشە زۆر بەخستی برینار بوو ئەمیش دایکمە دیارەکە کەمال عەلی هونەرمەند و ئەکتەری خۆشەویست کە برای جەنابتە ئەمە وێنەیە کە پێما بێ ئەویشی دیای بەگەنجی ئەمە وەستاباییدا ئامۆزامانە ئێستا لە سویدا ئەوە سانووری برامە ئەمە کەمالی برامە ئەوش محسینی کەمالی برام دەنگێکی خۆشیە من بە حکمیەوەی خاڵم دەنگی زۆر خۆش بووە دووسێ برام دەنگی زۆر خۆشە ینی کە مامۆستا کەمال و ئەکرەمی برام و ئەو برا گەورەیەم دەنگیان زۆر خۆش دیارە مەجلیسەکەشیان خۆشە بۆ دانیشتوون وەستاباییش زۆر دەنگی خۆش ئامۆزامان ڕاستە ئەمە ژوێنەیەکی ئەو ساڵانەی سلێمانیە ستایلی کورسی جاران و ئەمە مامۆستا کەمالە ئەوە محسینی برامە ئەویش کاکجەلا لە خوشکەزامە ینی خۆی پودزانە بەڵام خوشکەزام ئەم وێنەیە ژوێنێکی کۆنە 1976 ئەوە وەساکەریمی ڕەحمەتیە ئەوش دایکمە ڕۆحیان شاد بێ هەردووشان تەمەنی درێژیان بۆ ئێوە بەجێشت بێ پێما بەیشێک لە براکانت کەباب چییە کاک بەڵێ ئەمە وێنەی ئەمە ئیسا وەسام حەمەی برا گەورەمانە بەڵێ ئەمە لە ساڵی 60ەکانەوە نانەوا بووە عەفو کەباب چی بووە ئەم وەستا بوو لای مەطعەم عەلی سوور لەوەوەی تر مەطعەم و کەبابخانەی خۆی ئێستاش کەبابخانەی خۆیە بەڵام بەداخۆی ئێستا تۆزێ ناساغە لە ماڵەوەیە ئەوە وەستام حەمەیە ئەوە خۆمم ئەوەش وەستا واحیدی ئامۆزامان تەمەندرێژم بە هیوای تەندروستی باشیش بۆ ئەو دیارە جەنابەت بەهۆی ئیشوکاری باوکتەوە خێزانی ئێوە زۆر شوێن گەڕاون وەکو باسی وت کرد هەرێکێکتان لە شوێنێک لەدایک بوون بەڵام دوجار هەر ئەگەڕێنەوە بۆ سلێمانی و تۆ لێرە ئەچیتە قوتابخانە سەرەتای خوێندنت لەکوێ دەست پێ کرد لە سلێمانی خۆی سەرەتای خوێندم لە قوتابخانەی شێخ سەلام دەستم پێ کرد لە 65 بوو یان 4 بوو لەوانتی ناکەم چوومە یەکی سەرەتایی دیارە بۆ ئەو هاتوچۆ کەمێک دواکەوتوی لە خوێندن بەڵێ بەهۆی ئەم هاتوچۆی باوکم زەرەری زۆر لیاوین لەم ڕاستینایی ئەم وێنەیەشی تەسەوڕەکەم یەکەم وێنە بێ لە ژیانی تۆ وێنێکی زۆر مناڵیتە ئەمە ساڵی 1960 بزانم 3 ساڵم لێرە ڕاست وە لە وێنەی تەسکەرە و ئەوانە بەڵێ تەسکەرە بوو گرتم دەستەکانە خۆش بێ ئەم وێنەیە وێنێکی گەنجیتە
لەگە کۆمەڵێک لە ئەمە یەکی ناوەندیە ئەمە کاکەریمی پێڵێن ئەمە خۆمم ئەوەش کاک بەکرینەوە ئەمە عدادی ئەزمەڕی کوڕانە لە دوایەوەی کە لە قوتابخانەی شێخ سەلام تەواوی ئەەکەی ئەچیتە سانەوی ئەزمەڕ بەڵێ ئەو کاتە سانەوی ئەزمەر عدادێ نەبوو بەڵام کە کردیان بە عدادێ ئێمەیان نەقتی تەوەستەی ئازادی یانی لە ناوەندی ئازادی ناوەندی تاو کرد بەڵێ ئەو کۆمەڵێک وێنەی ئەو تەمەنی تۆم لەلایە کە لە ناوەندی ئازادی بوویت و یان با بڵێن پێشتر سانەوی ئەزمەڕ ئەم وێنەیەکی جوانە دیارە نووسراوە 3/4/76 لای خستەخانەی شیرەکە ئەوە فولکی خستەخانە شیرەکەی و بینایی دارتەڵەبەر شیرەکەیەوە داڵتەلەبەیە ئەمە کاکە دارایە خوالێ خۆش بوو کۆچی دوایی کرد ئەوە خۆمم هەردووکمان لە سێم تەوەسین من لەوەوە چوون بۆ مەکتەب ئەی ژووتی با فریا کۆم بچین بۆ مەکتەب بام ڕسمە بگری ناوەندی ئازادی پێما بێ بیناکەی لە پشتی هەر بە تەنیش داتەڵەوە ئەمە ژوێنێکی کۆنە دیار ساڵی 1970 لە پۆلی یەکی ناوەندی بووی ئەو کاتە لە قوتابخانەی ئەزمەڕی کوڕان بەڵێ ئەوە لەیەکی ناوەندی بووین لێرە ئەمە عدادەی ئەزمڕە ئەمە کاکاوەیە ئەوە کاک حەسەنە عەمیدی شۆتە بوو حەسەن دەوڵەت پێڵێن ئیتر ئەمانە زۆرن ناوەکانیان ناوترێ کۆمەڵێک هاوڕێی بەڵ ساڵانەت کە بێکۆ لە ئەزمەڕ بوون ئەم وێنەیە شەر وێنەیەکی ئەو کاتەیە لە پۆلی سی ناوەندی لە دارتەڵەبە گیراوە ئەمە حەوشەکەی ئەمە کاکەریمی پێڵەن کەریمی قجول ئەمە خۆمم ئەمە محسینی دادسەلیمە ئەوە خوالی خۆش بوو کاکامی لە ڕۆحی ئەمش کاک نەژادە ئەوەی کە دانیشتۆ کاژاتی کا عەبدوڕەحمان مامۆستا عەبدوڕەحمان زۆر ڕاست ئەم وێنەیەش هەر لە قوتابخانەی ئەزمەڕ گیراوە لە ساڵی 76 وێنەیەکی جوانە ئەمە لە دادەی ئەزمڕە ئەمانە چوین بۆ ئەوێ وابزانم دەرزێکی ئیزافیمان هەبوو لە سێم تۆستا چوین بۆ ئەوێ خوێنمە کەسیانە بیرماوە ئەوانەی کە لەگەڵتان لەوێ بەڵێ ئەمە کاک ڕێبواری ناوە ئەمە کاک جەلالی ناوە ئەمە کاقاری ناوە ئەوە دەستی بە گۆڵەکەوەی ئەوە کاقاری ناوە ئەمە فەتاحی ناو بوو بەڵام بین بێ ئەمە کاک جەزا گەنجەیی پێڵێن بەڕێوبەری ئاساییشی ماوەت بوو بەداخەوە لە سیارە دامی کرد و کۆچی دوای کردەوە خۆمم ئەویش ناوکەی عەکعالیە وێنێکی جوار ئەم وێنەیە کاک ئازیزیارە لە پشتی وێنەکە ناوی هەموو ئەو کەسانی کە لەم وێنەیە نووسراوە پۆلی دووەمی دال ناوەندی ئازادی ساڵی 1974 وێنێکی زۆر جوانە و لە بەردەمی دەرەوەی قوتابخانەکە پۆلی دوی ناوەندی ئازادی بووین ئەم وێنەیەمان گرت هەموو ناوەکانی نووسراوە ناکرێ هەموو ناوەکان بخوێنرێتەوە بەڵام من یەک ملاحەزە لێرەیەم یەک ملاحەزە لێرەم ئەم مامۆستای عەرەبە یعنی هەموو متەوەسەیەک سێ مامۆستای عەرەبیان بۆ نات بۆ تعریبکردنی ئەو گەنجانەی ئەوێ چونکەم دوای نسکۆکە ئەم مامۆستا عەرەبانەیان بۆ ئێمە نات سییانیان بۆ ئێمە نات کاریگەری هەبوو کاک زۆر کاریگەری هەبوو چونکەم یەکێ لە مشکیلەکان من لە ئینزیات تۆزێ خراب و مامۆسایکی عەرەب و لی تێناگەشتین اینجار وابێتەوە سەری زمانی و بنووس زمانی مەسەلەی بەعس و فکرەی بەعس و ئەو شتانە بوو چونکەم کوردیش لەو فترەیە ڕووخا بوو یعنی ئەمانە هەموو متەوەسەیەک دووسێ عەرەبیان بۆیە ناو وێنەیەکی جوانە بەڕاستی وێنەکانی ئەو ساڵانش زۆرە کە بە کۆمەڵ و بە جەماعی چوون بۆ سەیران و سەرای سوبحاناغا و سەرچنار و دووکان و وێنەکان زۆرن لە دوایەوەی کە ئەوێ تەواوەکەی ئەچیتە پیشەسازی بۆچی چیتە پیشەسازیە خۆت حەزت لێ بوویان چۆن نەچیتە ئامادەی وەڵای یەکێ لە مشکیلەکان ئێمە ئەو کاتە من دەڵێم ئەم مامۆستا عەرەبانەیان بۆ نادوین زەختێکی زۆریشمان لەسەر بوو لەسەر لەلایەن بەعس و ئەوە ئەمەش گەنجێکی ئەوە هەرزەکارێکی تووڕە و ئەوە بووین بەڕاستی کۆمەڵەش فکرێکی خستبووە مێشکمانەوەی لەبەرەوە من برا گەورەکەمی بان کرد مامۆستا کاوز سێ جاربانی کرد وتی ئەم کوڕە زۆر زیرەکە بۆ بچێتە سەناع مامۆستا کاوز مدیرتان بۆ بەڵێ مدیرمان بوو ئەی و
منیش هەموو خۆی بانی کردم وتم لەبەرەوەی ببم بە پێشمەرگە با بچمە سەنەعەت زوو تەواوی کەم و بینی کەم ئەوی باشە بە دکتۆری بچیتە سەنەعەت پێشمەرگایەتی یان هەموو زوو تەواویەکەی نوێی ینی بەڕاستی فکرە و عەقیدەی ئەو کاتە وابوو خاک خۆشەویست بوو خەڵک خۆشەویست بوو لە سلێمانی ئەو شتە جوانانە زۆر جوان بوو لە ناو سلێمانیە ڕێز و خۆشەویستیمان بۆ مامۆستا کاوس هەیە بۆ دیوای تەندروستی باش بووی پێشەوی بچمە سەرەوەی کە چۆن تێکەڵی سیاست بی پێم خۆشە هەندێک وێنەی ئەو ساڵانە پیشان بین کە جەنابت لە پیشەسازی خوێندوتە ئەمە وێنەیەکی ئەو کاتەیە لە ساڵی 1970 دیارە کۆمەڵی خوێندکارم لێ ناوەدیم تاواکە چوینەمە پۆلی یەکە پۆلی یەکەمە معادنە ئەبوو وایە بچوویتای من میکانیک بۆ چوینە معادنەوەین بێ کانزاکانە ئەمە کۆمەڵێ برادەرین زۆر ئێستاش هەر ڕەفاقەتیمان هەیە و زۆر یەکتیە بینی دیارەوانەیەکی پراکتیکیە کە بێکەوە جلوبەرجی بەڵێ ئیشتان لەبەر کردەوە بێکەوە ئیشەکەن ئەم وێنەیەش ئامادەی پیشەسازی بەشی میکانیک هەر ساڵی 76 بیناکەی هەر لەو شوێنەی ئێستا بوو بەڵێ هەر بیناکۆنە هەر ئەوە هەبوو ئەو کاتە هیچ هینێکی عدادێن ئەمە کاوەڕەشی بێڵم کوڕی گەڕێکی حاجیحانەوە خۆشم ئەوە خەریکین کوونەکەین ئەوە ئاسنێکمان بێ بوو کوونبانەکە باس ئەم وێنەیەش دیارە تاقیەکەتان تاقیەکێکی فراوانە و ئامێرتان زۆر ئەمەش لێرە خەریکی ئەمە تۆڕنەیە تۆڕنەیە ئەمە جەزاگەنکەیە ئەوەی وتم بەڕێوەبەر طبعا ئەمانە هەمومان بووین بە پێشمەرگە کەسمان نەمایەوە زۆر بە زەحمەت نەبوو بێت بە پێشمەرگە یعنی هەر زۆربەی بوو بە پێشمەرگە زۆربەی ئیشی تری ینی کاتێ ئەچوویتە دەرەوە ئەو بینی هەر هەمیان برادەرەکان چونکەم سەناع و زەرع و تیجارە ئەوە خازەوە و مەرکەزەدی بە بۆ پێشمەرگایەتی ڕاست لە هیچ ئیسفادە نەکرد لەو ساڵانە تۆڕنەتان خوێنەوە هەموو ئامێرەتان خوێن لە میکانیک هیچ فێر نەووی لە ژیانی داهاتوتانی هیچ ئیسفادە لەوە نەکرد نەوەڵا ئەوە خەریکی سیاست و ئەم لاولا بووین هەسەرمان ناپەرجاوە ئەم وێنەیەکی ئەو ساڵانەیە دیارەمە ساڵی 82 وێنەکە وێنەیەکی کۆنی سەرچنارە ئەمە کاکبێستونی زەریبەیە ئەوە خۆمم کاکبێستونی زەریبەیە چەکە لەوە کوڕی گەڕێکی حاجەحانە ینی کەسێکی زۆر باشە یەکێکە لە مدیرعامی زەریبە بوو وێنەیەکی ئەو ساڵانی سەرچنارە ساڵانە چۆن بۆ منە ئەم وێنەیەش ساڵی 79 ئەمە ناو ئامادەی پیشسازی سلێمانیە ئەمە کاک محەمە کۆچی دوایی کرد ئەوە خۆمم ئەوە کاک عەتایە بەڕاستی ئەوە یادەوەرێکی زۆر جوانیە ئەم کاک محەمە سەوتێکی زۆر خۆشی پێوە بوو بەڵام بەداخ و تووشی ئەم دەردەبوو بەداخی دوایی پیاوێکی جوانی سلێمانی بوو یەکێ بوو لەوانەی کە بکەوتایە گۆرانی زۆر بەکەمی خەڵک ئەیتوانی مقابلی بۆستی ئەمگە دەنگی خۆش ڕۆحی شاد بێ مامۆستا جەنابەت لەو ساڵانە کە خوێندکاربووی لێرە لە شاری سلێمانی لە ڕێگەیشیەوە چوویتە ناو تەنزیمان مەسەلەن دواتر لە ڕێگەیشیەوە پەیوەندیت کرد بە دەرەوە چۆن چوویتە دەرەوە و لەوێ یەکەم جار چوویتە کوێ خۆی ئەو کاتە ئێمە کە لە گەڕێکی حاجیحان بووین بەڕاستی پیاوە گەورەکان هەر هەمووی تەنزیم بوون یعنی کەس نەما بوو تەنزیم نەبێتوین بێ منی شێچێکم لەوانەیە تۆزێ هەڕووک و ئەوە بووم بەڕاستی کاک حەمە چاوشین باوکی کاکە ڕێباس یانی بەڕاستی ئەوە وای لێکرد کە ئەهۆنی کردمەوە حازری کردم بۆ ئەوەی کە من ببم بە تەنزیمی کۆمەڵەی ڕەنجەرانی کوردستان اینجا ئەو کاتە کە چوومە سەناعە ئەعدادی پیشسازی سلێمانی بەڕاستی کاکی غەریبە بوو کاکیوای حاجیاوای پێڵێن ئەو بەڕاستی زۆر دەور و تەسیری هەبوو لەسەر هەر 18 کەسەمان هەڤەمان این کرد بە تەنزیم یعنی ئەمگە چست و چالاک و ئەوە بوو یعنی زۆر چالاک بوو یعنی تەنانەت زۆر ئیحتیمامی بە من و مامەسەعایە بە من و مامەسەعی وتی تۆ مامەسەع و ئەوی منیش مامەعەزە یعنی هەر نازناوی بۆ دانانی ئەو کاتە ئیتر
من سەنەعەمان تەواو کرد ئەو بەداخەوە شەهید بوو ئیتر من پەیوەندیم کرد بە شوێنێکی ترەوە ئەو پەیوەندیکردنم بۆ شانەیەکی سەرەکی بووین 3 کەس بووین لە سلێمانی من و کاکە محەممەد عەبدوڵڵا و کاکەمال تیماری کاکەمال ئەمە هەرچێکمان ئیتر تەنزیمێکی بە فراوانمان هەبوو پەیوەندیمان هەبوو بە کەتی ڕێخستنی دووکانەوە ئەو کەتی ڕێخستنی دووکان ئیتر وای لێها بووم بە فەرمانبەر کە بووم بە فەرمانبەر من خۆم وەسعەکەم بە دڵ نەبوو بەڕاستی 1-2 برادەری گیرا بوو لەوە ترسام کە ناوم بن ئێتر من ڕۆشتم بووم بە پێشمەرگە لە تیبی 57 سەرگرمە کەتی ڕێخستنی باسیە. زۆر باش کۆمەڵێک وێنەی و ساڵانم لەلایەکە پێشمەرگە بوویت و لە درەوە بووی دیارە خۆناخی جیاواز و چەند ساڵێک پێشمەرگە بووی لە چەندین شوێن و گەڕاون ئەمە وێنێکی ئەو کاتانەتە بە جامانە و ئەمە ئەو کاتە کادری کەتیەکی سەگرمە بوو کەتیەکی تیپی 57 سەگرمە کەتیەکی سەگرمە دیارە تیپی 57 سەگرمێکی گول لەو تیپانەی کە تیپێکی زۆر فعال و زۆر ئین بوون یعنی کەتی نییە لە 100 شەهید و 200 شەهید کەمتری هەبێت یعنی سەکەتی چواری جەباریمانەیە کەتی سێ هەمووەوە فەرماندەکەیان کاگازاد و دواتر سەرتیپان بوو ئەو کاتێک کەمە لێ بوو کاگازاد بوو دوایی کاک مەحموود سەنگاوی بوو اینجا یعنی ئەوە هیوابارڕۆیی شەید هیوابارڕۆیی بوو ئەمانە وێنەیەکی تری ئەو ساڵانەیە ئەو کاتە لە دەرەوە بووین ئەمە کاکەمالە وەکوتم بە یەکەوە تەنزیم بووین ئەوە خۆمم ئەمیش ئەنوەری خوشکەزامە ئەمە ژوێنەیەکی تری پێشمەرگایەتیە ساڵی 1970 ئەمە کاتێکە ئەنفالی خاڵخاڵان دەستی پێکرد ئێمە محاسر بووین ئەبوایە بچوونەوە بۆ قەرار لەم شوێنە ئیختیفا بووین ئەوە محسینی برامە ئەوە کاکە ڕەزایە ئەوە ئەنۆری برای شەیتەژات دەروێت کاک محسین لەگەڵ توی هاتە دەرەوەیە نا ئەو دوای من ئەو دوای مامۆستا و ساڵانە جارەوە شوێنێکی جێگیرتان نەبوو بۆی ئەوەی کە کەرتەکانی شار باشی ڕۆ ئەمانەوە گەرمیان و قەراخ و شارە زور و ئەوە نەبوو تۆ مقەڕەت دەبێ چونکەم ئەبوایە هەر ڕۆژەی لە دەیەک بوویتایە چونکە مقەڕەبووە کۆپتەر هەڵێگرتی ینی ئەوە نەبوو کە وەکو تۆزێ شارباژێر باشتر بوو توانی مقەڕا بنیت وین بکەیت بەڵام لەوێ بەڵام ئەوە ناسرەوتین لەوین بێ هەر دەڕۆژ لە سنووری خۆمانەوە بانیان نەکردین بۆ سەرەوە بۆ شەڕ و بۆ ئەمە ژوێنێکی ئەو کاتانە ساڵی 85 دیارە لە دەرەویانێک گیراوێ لە دەرەویان گیراوە مە کاتە مۆڵەت بووم چاوەڕێی دایکمە کرد بێ بۆلە سوێنێکی تری پێشمەرگایەتی بەڕاستی وێنەکان زۆر جوان ئەم وێنێ ساڵی 86 لە بەلەکجار دیارە و خۆی باست کرد کە چون بۆ ئەمە لای کاک عومەر بووین ئەمە هەمومان دەستەکەی کاک عومەر فەتاح بووین ینی خەڵکێکی زۆر باش و ئازا و ئەوە بوون ئەوە کاک بەختیاری مەلاعێزەتە ئەوە کاک مەبەستە کۆچی دوایی کرد بەداخەوە یعنی ئێمە زۆربەی کاتەکانمان کە لەم قەر بووینە ئەو مەبەست هێنا ینی کوڕێکی زۆر خۆش بوو زۆر یعنی بەڕاستی پێشمەرگایەتی جگە لەو کە ناڕەحەت بووە و کە بەردەوام گەڕاون و شەڕ و شۆڕوانە بەڵام یادگاری و هەموو یادگاری ساڵانەکە بێکەوە بوون کاک بەزان یەک شتەیە تۆ هەموو یادیسا کاتی ئەنفال من شتیوان بینیوە ئێستا ئەو کاتە زۆر خەفەتمەوە ئێستا پێکەنیرم پێیە یعنی زۆر ناخۆشەوە بەڵام ئیسا پێکەنیرم پێ بێ بە یادگارێکی زۆر ئەمە ژوێنێکی تری ساڵانەیە محسینی برامین هەردووکمان لە کەتی یەکی سەگرمە بووین ئەو محسینی برامەوە خۆشم من و کاتە کادر بووم محسینی شەر پێشمەرگە دیارە وێنەکانی سەردەمانی پێشمەرگایەتیشت زۆرە بەڵام پێم خۆش ئەم سێوێنەیە پیشان بم ئەم وێنەیە ساڵی 85 دیارە کاتی پێشمەرگایەتی بەڵام سەرقاڵی شانۆگەرین بەیەکەوە ئەمە دێکەی ئەمە خەڵکێکی زۆر وشیار و بە ئاگا و ینی تەسەور کە زیاد لە 20 دکتۆرمان هەیە ینی دکتۆر و ماستەر و ئەوانەمان هەیە اینجا بێزکەلەوە خەڵکی زۆر وشیار و بە ئاگامان هەیە ئەوە تیپێکیان دروست کرد بوو تیپێکی شانۆیی منیش چوم دەورێکم لەگەڵا بینین بەڵام ئەو تیپێکی زۆر جوان بوو لە زۆربەی دیەکانەوە هاتن سەیرە بۆ دین بێ خەڵکیان زۆر مەزۆ ئەو کاتە خەڵک هەمووی فیرال بوو لەو دیانە مەشغوڵی کردبوون زۆر شتێکی باش وێنەیەکی جوانە لەو ساڵانە کە شانۆیتان کردووە لە شاخ هاوڕێانی تیپی 57 سەگرمە پێما بێستەشان زۆربەتان هەر هاوڕێن
و یەک ئەبینن بەڵام بەداخەوەم مۆزۆی پێشمەرگایەتی و لە دەرەوە بوون و ئەوانە یعنی یەکێک لە ناخۆشیەکانیەوەیە کە هاوڕێ شەهیدتان زۆر ینی تۆ ئەسێری و وێرانەمانە کرد زۆربیان ینی لە 4 کەس لە 5 کەس دوانسییانیان نەڵێ ئەوە شەهیدە ئەوە شەهیدە بەڕاستی ئەمە ناخۆشە بەس پێما بە ئێوە پێکەوە ئێستش کۆ بنەوە وەفاتان هەیە بۆ ئەوانەی کە لەگەڵ تا بوون ئەو ساڵانە بۆ ئەوانەشی کە شەهید بوون ئەمە وێنەیەشی کۆمەڵێک لە هاوڕێیانی کۆنی تیپی 57 سەگرمەیە و کاگازار سەگرمەشتان لەگەڵە ئێمە پەیجێکمانەیە بە ناوی پەیجی کەتی یەکی سەگرمەوە بە ناوی ئامرکەتە دوو ئامرکەتمان بووە دووشی شەهید بووە شەهید سەربەست و شەهید ئاواتە شەرد یعنی بەڕاستی ئەو پەیجەمان دۆ سەدا و هینێکی زۆری هەیە ئێستا بۆ نمونە لە ڕانێ لە قەڵازێ لە هەولێر لە شوێنی کە ئەڵێ ئەو پەیجەی ئێوە وای لێ کە دوین چوینەتەوە سەرەتای پێشمەگایەتی ئێمە کاگازات کە سەتیپمان بووە هەر بە براگەوری خۆشمان ێزانی ئێستا ینی پێوێ لە جوانی لە هەموو شتێ ئێمە چوین وەکو پێشمەکانی کەتی یەکی سەگرمە سەردانێکمان کرد سەردانێکیمان کرد زۆر یعنی زۆر ڕێزی لێگرتین زۆر حرمەتی لێگرتین وەکو جاری جاران چۆن سەتیپی بوو ینی ئاوا ڕێزی لێگرتین بەڕاستی ئەمانە کۆمەڵی قارەمانن کە لە سەردەمی شاخە هەبوون یعنی یەک کەسیان خیانەتیان نەکردووە لەم میلەتە یعنی هەمووی تێکۆشەر و هین بێ کاگازات ئەوە ئێمە هەر تا مردن بە براگەوری ڕێز و خۆشویستیمان بۆ هەمویانەیە هەمویان تێکۆشەری پاک و دڵسۆزی ساڵانی شاخ و دواتریش دیارە جەنابەت لە دوای پرۆسەی ئەنفال بە اختیفا گەڕێتەوە بەناو شار و دواتر ڕاپەڕین و لە دوایەوەش هەر بەردەوامەبی لە کوردایەتی و پێم خۆشە باسی ئەو قۆناغە بکەم کە تۆ کەی ژیانی هاوسەریت پێکێنا ساڵی 1990 یعنی دوای ڕاپەڕین کە ڕاپەڕین گەڕاینەوە نەوسێ لەگەڵ چیە ژیانی هاوسەریت پێکێنەوە بێخاڵ حەمە ساڵح نەجمەدین کە خەڵکی لە کانێسکان لەدایک بووە باوکیشێت لە کانێسکان لەدایک بوو من درێژ بن و خی گەورە بۆ یەکتان بێڵێ ئەمە وێنەیەکی ئەمە تۆ بێخاڵخان و کاتی زەواجەکەمانە ئاهەنگی گواستنەوە هاوسەرگیریەکەمانە ئەمە خۆمەم ئەوە بێخاڵە ئەوە براژنمە ئەوەش لەنجەی برازام ڕاست ئەمە ژوێنەیەکی ئاهەنگەکەتانە سەرەتای ساڵی کاتی هەڵپەرکێ و هینە مامۆستا چەند مناڵتان هەیە چوار مناڵمانەیە دوو کچ و دوو کچ و دوو کورد تەمەند درێژ بن لەگەڵ خۆتان ماون دوانیان ڕۆژتۆ کوڕەکەم ژنی هێناوە کچەکەشم شووی کردووە تەمەند درێژ بن ئەمە وێنەی هەر شەشمانین ئەمە خۆمم ئەوە پرژەی کچمە ئێستا معیدە لە زانکۆی سلێمانی ئەوە کاکە پەرۆشە پەیمانگای هونەرە جوانەکان بەشی شانووی تاواکردەوە بێخاڵخانە ئەوە پێشەنگە ئەویش پۆشیە دەستەکانە خۆش ئەم وێنەیە ژوێنێکی خێزانیە کاکەمال و ئەمە هاتن بۆ ئەو کاتەمە سو کۆمیتی قەراغ بووم ئەوە لان کرۆزەرەکەی هاتن بۆ سەردانمان ئێمەش چوین بۆ قۆپی قەرەدا ئەمە ژوێنێکی کاکە پەرۆشە ئەمە کاکە پەرۆش ژنی گواستەوە لە 2023 ئەمە پرژەی کچمە ئەوە پاشای کچەزامە ئەوە کاکە پەرۆشە ئەوە سۆنیای بووکمە ئەوەش بێخاڵی هاوسەر زۆر ڕاست ئەمە ژەروێنێکی خێزانیە کۆمەڵێک ئەمە کاک مەحموو ئەمە لە سیتەکە چون سەردانی خاڵە مەحموومان کرد خاڵی خێزانمە کاک مەحموو پێنجێنی ناوبانی هەیە لە پێنجێنە یعنی تۆزێ ناساغ بوو چون سەردانمان کردو و وێنەیەمان کرد تەمە درێژ بن دوای نوێنە کە لەم بەشە ئەمێ پیشانی بەم ئەم وێنەیە ساڵی 99 گیراوە ئەمە جەنابتی لەگەڵ کاکە شڤان ئەمە خۆم و کاکە شڤانی برازامە بەڕاستی ئەمە خۆشویستیمان هەیە بۆ مامۆسایە ناکە ئێستا دایکی کاکە ژوان هەر لەو خانوایە کاکە ژوان ئێستا بەرپرسی بەشی دەنگە لە کورسادیشێکە لە کارمەندە چالاکەکانی ئێمە ڕێز و خۆشویستیمان بۆی هەیە یانی تەسەور کە من ئەم شوان زۆرم خۆشەوێ یعنی بەقەدەر پەرۆشی کوڕمم ئەگەر زیاتر نەوێت کەمتر خۆشەویستە دەستیانە کوڕێکی باش و درێژ بێشەڵا خی گەورە خێزانیشی بەختەوە بۆ یەکتان بێ لێ پێم خۆشە بێکەوە بەردامە بین بەڵاموچانێکی کورد وەرەگرین و دواتر بێکۆچین بۆ حاجیحان دەستەکان خۆش بێ خۆشەویستان لە دوای وچانێکی کورد لەگەڵتان بەردەوامە بین
خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ مامۆستا عەزیز عەلی جەوهەر لەگەڵتان بەردەوامین. مامۆستا عەزیز ئێستا هاتووینەتە گەڕەکی حاجیحان لێشێک لە گەڕەکە کۆنە دیرینەکانی سلێمانی کە خۆشبەختانە هەندێک لەو خانوانە تا ئێستاش هەر ئاوا بە کۆنی لەسەر شێوازە کۆنەکەی ماوە. بەڕاستی ئینسان کە هێتا ئەم شوێنانەوە دڵی بەم خانوانە ئەکرێتەوە، دڵی بەم ستایلە ژیانی ئەو ساڵان و یادەوەرێک کۆنەکانی ئەو ساڵانە. چەنابەت ساڵانێک لەم گەڕەکە ژیاوی و ماڵتەن هەر لەم کۆڵانەمەوە بەتەشی یادەوەری زۆرت هەیە لەم کۆڵانە. هەستە چۆنە جارێکتر هاتینەوە ئێرە چیت بی دەخاتەوە ئەم کۆڵانانە؟ ئێمە لە ساڵی 72ەوە هاتینە ئەم گەڕێکی حاجیحانە. ئێمە پێشتر لە سەکارێز بووین، هاتینە گەڕێکی حاجیحان. ئێستا کە ئەم کۆڵانە بینم وەزانم ئەو کاتەیە کە سەردەمی لاوێتی و گەنجێتی و هەڕەتی ئەوەم بوو کە بتوانم ئیش بکەم بۆ میلەتەکەم، بۆ خۆم، بۆ ئەوە. بەڕاستی ئەو کاتەیە من لە یەکی ناوەندی بووم کە ماڵمان هاتە ئێرە. ڕاست ئێرە منوتم مەڵکەنی تۆ تا حاجیحان. ئێرە حاجیحانەیە، حاجیحان بەشێکە لە مەڵکەنیە؟ خۆی مەڵکەنی و حاجیحان تێکەڵ بەڵ زیاتر ئەمە پێڵن گەڕێکی حاجیحان، چونکەم بۆ ئەوە دوکانەکانی خەتیوە لەوێ مزگەوتی حاجیحان هەیە، لەوێ یعنی هەمووی پێڵن گەڕێکی حاجیحان. مزگەوتی حاجیحانی شەکل لەو مزگەوتانی کە ناوبانگێکی جاری هەیە لە سلێمانیە، لە مێژووی سلێمانیە، مزگەوتێکی کۆنە. تۆ بیرەوەری خۆ چی یادەوەرێکی هەیە لەگەڵ ئەو مزگەوتەوە؟ خەڵک زیاتر بۆ چیە هاتن؟ ئەو مزگەوتە زۆر بیرەوەری ئەوەی گەنج بوو بێ لەو کاتە بیرەوەری زۆرمانەیە لە مزگەوتی حاجیحانە. مزگەوتی حاجیحان خۆشبەختانە حەوزەی کێ بوو، هەچی زەدوی بەهاتە ئەچوو بە ناوبانگ بوو، هینی فریا بۆ ماسیەکان بۆ ئەوەی کە زەدویەکەی نەمێنێ. اینجار وا بێتەوە بەڕاستی کە عوسمانی حەمەنایەر یەکێ بوو لە سمبولەکانی شاری سلێمانی، ئەو سەرپەرشتی مزگەوتەکەی زیاترەکەن، ماڵەکەشی بە تەنیژ مزگەوتەکەەوە بوو. یعنی بەڕاستی مزگەوتێ بوو هەموو پیاوانی گەڕێکی حاجیحان زۆر بە جوانی خزمەتیانەکە. ماڵیە چوونەوە مزگەوتە؟ بەڵێ زۆر جارە چوین. یەک بیرەوەری بۆ بجەربەوە زۆر لەو گەنجانە بووین کە هەنار پێ ئەگەی ئەچوین بە 2-3 کیلۆ هەنارمانەکڕی و ئەچوین لە مزگەوتەکە ماخوات. ئەمە حەوزەکە بوو، بۆ بەرەوە باخێکی جوانی تیا بوو، ئەچوین لەوێ ئینمانەکە دیان. زۆر جار بۆ سەعی ئەچوینە سەر حەوزەکە دانیشیان، زۆر جار بۆ ئیسراحەت ئەچوین لەسەر حەوزەکە خەوتینیان. جارە تۆ تەمەنی گەنجیت لەم گەڕەکانە بەسەر بردووە. من کۆمەڵێک وێنەن و لایهی ئەو کاتی تەمەنی تۆیە لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیانی ئەو کاتت کە لێرە پێکەوە ژیاون و زۆر یادەوەریتان بەیەکەوە هەیە. ئەم وێنەیەکێکە لە وێنانەی کە ئەگەرێتەوە بۆ ئەو ساڵانە. ئەمە کە کەریم قزلەریە، خوا لێ خۆش بێ. ئەمە پێشمەرگەیەکی قارەمان، کەسێکی کرێکارێکی بە هەڵوێز بوو. بەڕاستی ئەوەش خۆمم بەڕاستی ئەمە کۆمەڵێک گەنج بووین لە گەڕێکی حاجیحان، هەر هەمومان پێشمەرگە بووین. یەک کەسمان نەبوو پێشمەرگە نەبێ، هەر هەمومان پێشمەرگە بووین. هەر هەموو ئەگەر پێشمەرگەش نەبوو بێ تەنزیمی بووە، یارمەتین بێ. ئەمە پیاوێکی زۆر قارەمان بوو، لە شەڕێکا زۆر بە برینار بوو، زۆر بە خەستی برینار بوو، بەڵام بەداخەوە بە ناحەقی کوشتێ. ڕۆژ شاد بێ. ئەم وێنەیەش وێنەیەکی هەر ئەم گەڕەکەیە و کاتی بەفربارینە. ئەوە کوێە بزەبت کاک؟ ئەمە سەر جادەکەی سەر و دوکانەکانی خەتیبە. ئەمە ماڵی کاک بورهان مەجیە، کاک حەمە عەلی و ئەوان. یعنی بەڕاستی جاران بەفرێکی زۆر ئەباری و ئێمەش بەڕاستی ئەمگە ئیمکانیەتمان نەبوو تا قەمساڵێکی گەرم لە بەرکەین ئیلا ئەوێ ئەوایە بنووسێکی واگەن. ئەمە کاک ئەسماعیل لە هەردووکمان لە 3 ناوەندی بوو. ئەو کۆڵانانە چونکە باریک بوون کاک عەزیز، ینی بەفری زۆر تیامایەوە، زۆر نسرم و درەنگ بەتایچیتەوە. ڕاستە. ئەمە ژوێنەیەکی تری کوڕانی ئەمە دوکانەکانی خەتیبە. ئەو لای چۆڵیەک بوو، هەمومان لەوێ کۆبووینەوەیان لە دوکانەکانی خەتیب. ئەمە شەید برایمە، بەڕاستی ئەوە جەنازەکەشی هەدیار نەما، ئەوە یاسینی حەبەیە، ئەوە خۆمم، ئەوەش کۆمەڵێ برادەرە. یعنی بەڕاستی جاران گەڕێکی حاجیحان ئاوا کۆن بوو، یعنی زۆر بە کەمی ماڵی هینی تیا بوو. ئەم وێنێش پێما بێ هەمان شوێنە، ینی کوڕانی گەنج بەجلی کوردی و ئەمە خۆنەرەی پاژنە هاوڕێی مەلا عومەرە،
کۆچی دوایی کرد خوا لێی خۆش بێ ئەمە جەباری ئەمە کاک جەباری حەمەکۆڵە ئەمە باوکی نانوخانەکەی لەم دیو بوو حەمەکۆڵ نانوخانەکەی لەو دیو کۆمەڵک برای کاگیاسینی هەبەیە ئەوەش خۆم وێنەیەکی جوانە بەڕاستی ئەوەش کاک سامانی حەمەکۆڵ ێستا باسی ئەوانمان کرد ئەو باسی کاک جەبار چاوەکەم ئەحواڵە باشە وەرە ئێرە وەرە تۆ چۆنی ئەوە کاک سامانی حەمەکۆڵە ئەسەری ئەم وێنەیەمان کرد کاک سامان ئەو کاک جەباری براتە ئەوەش یاسینی هەبەیە ئەوەش خۆڵم ئەوەش هاوڕێی مەلا کەمالە حەمی مەلا عومەرە ماڵی کاک سامان خانەوادێکی دیرین و دیارن شیروان و کاک جەمال و کاک جەبار ینی هەمویان جێدەستیان دیارە کاک سامان و جیحان و برایان باشان زۆر زۆر خۆشحاڵین کاک سامانیان چاومان ڕوون بوو چاومان بوو قوربان زۆر سپاس دەکەم چاوەکەم ئەم وێنەیەش وێنەیەکی هەر کوڕانی ئەو ساڵانی حاجی حانە ئەمە تەکسێکمان گرت و چوین بۆ سەرای سوبحانەغا بۆ سەیران ئەمە خۆمم ئەمە شەید غەریبە کە فەرماندەی کرد بوو شەید بوو ئەمە کاک لەتیفی حەمەشکورە کە زیندانی سیاسی و لە هۆدەی ئەیداماین بوو پێشمەرگەیەکی قارەمان بوو ئەمە کاک یاسینی دادسەلیمە مهندیس بوو کۆچیان کرد و شەهید بوون دیارە لەو سەردەمانەیەوە گەنجان لەم سەرسوچی کۆڵانان و وەکو خێزانێک هەموو بەیەکەوە خوشک و برابوون و کۆبوونەتەوە زۆر دیارە لەم شوێنە زۆر وێنەتان هەیە بەزۆی سەرنجی بوونی ڕاکێشەوە ئەمە چییە لە هەندێک لە وێنەکانە ئاوا بۆ شێوێ وەستاوە بۆچی ئەوە ئەمە ئیستا حاجی محەممەد حاجی محەممەد ئەیسا حاجیە بەداخەوە ئیسا لە جیا کەوتووە لە نەخۆشین بێ بەداخەوە ئەم گەنجەمان بەڕاستی لە هەموو شتێکا وەستا بوو نانەوایەتیە کرد وەستا بوو تەختەیە بەست وەستا بوو کرێکار بوو وەستا بوو دەورەی کاراتی و ئەوانە وەستا بوو لە سایقی لە فیتەری لە مشتە کوڕێکی زۆر خۆشەویست بوو لە گەڕەکە یعنی بەڕاستی هەموومان خۆشمانەویست ئەوش کاگیاسینی هەبێ یاسینی هەبێ ئەوش خۆمم ئەوەش بیناکەی ئێستا بینایەکی بەدزە ئەمە گڵام بۆ وای کردو کاک محەممەد ئەمە تەقلەی بۆ لیان ئەی و بە پێوە بزانە چەنەوە بەدەست چەنەوەستم کوڕێکی زۆر خۆش بوو زۆر لە تەپڵیانە لە گۆرانی وتنا لە هەموو شتێوەستا وەستا بوو کەسایەتیشی خۆشەویست ئێستش کاک دیلمانی کوڕی و هەر خەریکی ئەو کارانە ئەمەش هەماسیەوە کاک محەممە و یاریکردن و گرەوکردن ئەوشتان ئەوە شەید بێستونەوەش خوا لێ خۆش بوو کاگاوڕێ مامۆستا ئەمەش وێنەیەکی کوڕانی حاجی حانە لەسەر پێمە بە جادەی ئۆرزدی ئەمە جادەی ئۆرزیبێگە ئوتێلێکەیە لەسەر جادەی ئۆرزیباگ ئەمە ئەوەیە ئەمە کاک لەتیفی حەمەشکورە بەلای ڕاستەوە ئەمە کاک بەختیاری حەمەی مەحەیە ئەمە شەید غەریبە ئەمە خۆمم ئەمە خوا لێ خۆش بوو کاکەریم قزلەریە ئەوە کاگزگاری کەریم باقیە وێنەیەکی جوانی ئەو ساڵانە ئەمە هەر هەموومان هەر 4-5-6مان پێشمەرگە بوون بەیەکەوە هاوڕێ بوون بەیەکەوە هاوڕێ بوونی ئیستا شەر هاوڕێیەکی ڕاست ئەم وێنەیە ژوێنێکی گەنجی ئەو ساڵانەیە ئەمە سەرچنارە ئەمە کاکەڵگوردە ئەمە خۆمم ئەمە کاک فەتاحە خوا لێ خۆش بێ کۆچی دوایی کرد ڕۆحی شاد بێ ئەمە شەر وێنەیەکی تری سەر جادەی ئۆرزیباکە ئەمە جادەی وەرزیباکە ئەوە کاک عەلیە ئەوە کاک محەممە خوا لێی خۆش بێ ئەوە کاکزگاری کەریم باقیە ئەوە یاسینی حەبەیە ئەمە کاک محەممەی دادسەلیمە ئەوە شەید بەختیارە ئەوش خۆم شەید غەریبە عەفوو ئەو خۆم ئەم هاوڕێیانە ئێستا پەیوەندیتان بێکەوە ماوەیەکی تونگ و تۆمان بەیەکەوە هەیە زۆر ڕەفیقی یەکین زۆر خۆشەویستی یەکی تەمە درێژ من خوای گەورە بۆیەکتان بێت ئەم وێنەیە ژوێنەیەکی کۆنە دیارە حەفتاکانە بەڵام نووسراوە بەردەم مزگەوتی گەورە ئەو فولکەیە لەوێ بوو ئەمە فولکە بەردەم مزگەوتی گەورەیە ئەمە ڕۆژی جەژن بوو چوین ڕەسممانگرت ئەمە کاکەریم قزلەریە خوا لێی خۆش بێ ئەمە مامۆستا نەبەزە ئیسا لە خاریجە کادرێکی زۆر وشیاری یەکێتی نیشتمانی کۆمەڵە بوو ئەمە خۆمم ئەمیش کاک عەلیە وێنەیەکی جوان یادگەری جوانە ئەو ساڵانەیە ئەو فولکەی بەردەم مزگەوتی گەورە ینی زۆر جوان ڕاست ئەم وێنەیە زۆر جوانە بەلای منەوە کاک عەزیز وێنەیە کە دیارە لەم کۆڵانە نەگیراوە شێوازی خانۆکان و سیارە و کۆبوونەوەی ئێوە هەموو بەیەکەوە ئەمە مزێهینە دوکانەکانی خەتیبە ئەمە جادەکەیە بۆ سەرەوە ئەڕوا ئەم جادەیە چێتەوە بۆ سەر جادەی ئیبراهیم پاشا ئەوە ئاوا چێبتەوە بۆ سەرەوە
ئەمە شەید بێستونە پێشمەگە بوو کە دانیشتوە لێ ئەوە دانیشتووە ئەوە کاکاوڕێیە هاوڕێ کۆچی دوایی کردووە ئەمە کاک حەمە بە لەسەیە بڵین ئەوە لە کاک حاجی محەممەد ئەمە خۆمم ئەوی شەید برایمە بەداخەوە شەید برایم تا ئێستا گۆڕی وێنەیەکی زۆر جوانە کاکین پێم خۆشە باسی ستایلی ئەو خانوانی جاران حاجی حان و کە لە کاتی بارانبارین و باگردێن و هەرەوەزی و بێکەوە ژیانتان ماڵمان لەو دیوە بوو لەو کۆڵانەیە دیوە ئەمان توانی بە چیغ هەبوو شەوانە بە هاوینان چیغ هینەکرد لە چیغا خەوتین لەم سەرەوە چین بۆ آخر ماڵی ئەمسەر ئەمە شەروێنەیەکی تری گەنجانی حاجی حانە ئەمە بەرامبەر دوکانەکانی خەتیبە لە دوکانەکانی خەتی بۆ بینەرانەوانەی کە نازانن لە شوێیە سەر و کە بابووەلیە شەقامی کە لە شەقامی ئۆرزیباکەوە چێتەوە بۆ ئەو سەر بۆ لای دواناوەندیژی لە سەر و کە بابووەلیەوە ئەو دوکانەکانی خەتی بە ئیسا بینایکی بەرزە لە ڕاستەوە ئەوە خۆمم ئەمە کاکزگاری کەریم باقیە ئەوە کاک کەریم خزلەریە ئەوە شەید غەریبە ئەوە کاوەڕەشە ئەوە کاگنەبەزە ئەوە ئەکرەمی برامە ئەوە یاسینی داد سەلیمە شتێکی زۆر جوانە وێنەیەکی زۆر جوانی ژیانە ژیانی گەنجانی جاران کاک من ملاحەزەی ئەوە کەم زۆربیان پشوونی ڕەشیانە بەست هەر جۆرەجلێکیان لەبەر کرد تەسەوور کە جەژنان هەمومان جلیشمان ڕەش بوو من خۆم جاریە دوو جار لیانم خواردۆ بەدەستی ملازم حوسێن لەو دوکانانەی خەتی جارێکیان من بووم ئەم شەید غەریبە بووم کاگزگارە بوو یەک دوانی چیکە بوون زۆری لێ ئەمە ژوێنێکی ئەمە هەر عینی شوێنە ئەمە کاکە نەبەزا ساڵان کاگەزیمە ژوێنێکی تری ئەو ساڵانەی لە تەنیشێک لە خانوەکانی ستایلی جاران پەنجەرە و ئەمە سەر و سابوونکارانە دوکان ئەمە کۆمەڵێ دوکانە ئالێرەوە کە ئەچێتە ئەوێەوە ئەمە ماتۆڕەکەی سەرداری حەسەن بەگا بەڕاستی شوێنی ماتۆڕ و چاکردن و ماتۆڕی هەبوو ئەمە هەردووکمان لە پۆلی دوی ناوەندی بەیەکەوە بووین ئەهلێ ئەو ڕسمەمانگرەوە خۆمم ئەوە کاکعەلی وێنێکی جوانە من پێم خۆشە لەو خانووەوە سێریشی ئەم خانووی دوای خۆمان بکەین کاک بەڵێ ینی ستایلی ئەم پەنجەرە بچووکانە کە جاران هەبوو بۆچی ئەم پەنجەرانە بچووک و ئاوا لەسەرەوە زۆر جار لە خواریشەوە بوو بەڵام ئەو کاتە ستایلەکە بچووک بوو چونکە بەڕاستی خانوو گەرم نابوو ئەبواە کۆڵان بوو و ئەیستا ئەو وەسایلەی کە ئیستا هەیە ئەو کاتە نەبوو هەمووی بە تەختە دروستەکە پەنجەرەکە ئەم شێوازی بەردی مەڵکە نییە جاران سلێمانی بەردی مەڵکەنی بوو ئێستا ئەمە هەمووی بەردی مەڵکە شێوازی ئەم دەرگایە تەمەنە مار دەرگا کۆنەکە و هەموو ئەم چەرداخەش کە بۆی ئەکرێ بەڵێ ئەو چەرداخە هێشە بوو بۆ باران بوو بەڵامی سا ستایلێکی زۆر هاتووە ینێکی زۆر دڵنیای بەڵام لەسەر شێوازە کۆنەکەی جارانی سلێمانی و کۆی کە لەو وێنەیە ڕاست ئەمە ژوێنێکی ترە دیارە لەگەڵیشێک لە هاوڕەکانت هەر پێکەوە ئەمەش هەر جادەی وەرجیباکە لای ئوتێلین ئەمە من و کاکەریم خزلەرین خوا لێ خۆش بێ پیاێکی جوان بوو بەڕاستی خوا لێ خۆش بێ دیارە کاکێ ئەزیز جەناب ساڵانێک لە دوای ڕاپەڕین جارێکتر دەستەکەیتەوە بەکاری حیزبایەتی وەدا ئەمەزریتەوە لە حکوومەت و کۆمەڵە کارت کردووەوە زۆر پلێ حیزبایەتیت بڕیوە من پێ خۆش هەندێک لەو وێنە پیشان بەم جارەکاتی بەرنامەکەمان بەداخۆ بەرە کۆتاییە چێ بەڵام بە خێرای هەندێک وێنەی دوای ڕاپەڕین و هەندێک وێنەی نوێ پیشین جەنابەت بەم ئەم وێنەیە وێنەیەکە پێم خۆشە پیشانی بەم چکە کاگلیوا فەرێدونی تایە فەرێدون عەلی شەریف برای کەسایەتی گەورە کاک حلمی عەلی شەریف کە ئەو کاتە پێما بێ بەڕێبەری پۆلیسی سلێمانی بە مامۆستا شێخ حسێنە و جەنابەتی ئەو مناسەبەکە چییە؟ ئەمە من مەسئولی کۆمیتەی قەرەداغ بووم ئەو کاتە دێی دەلوجە هەبوو وەزان مناسەباتی یان کارەبا بوو یان مناسەباتێکیان هەبوو کردیانەوە منیشیان بان کرد ئەوە نیشە ئەوە کاک سەرکەوتە ئەوە کاکفەرێدونە ئەوە خۆمم ئەوە مامۆستا شێخ حسێنە هەموێنێ ژوێنی پێما بێ کادرانە و جەنابی مام جەلالیشتان لەگەڵا ئەمە بووینەوە بە ئەندامەڵبەندی یەکی سلێمانی بە ڕێز مام جەلال خوا لێی خۆش بێ داوەتێکی وەکردین لە ماڵی خۆیان ئەمە هەمووی ئەندامانی ئەنجومەنی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانیە زۆر ڕاست ئەم وێنەیەش
ئەمە کوێ و کاکامەرانە لەگەڵایە کۆمەڵە کەسایەتی تر ئەوانە کوێ؟ ئەمە فەرماندەیە ئەبوایە ئەندام کۆمیتەکان و مەسئول کۆمیتە و ئەوە بەڕاستی هین بواە توایە دەورێ عسکەری ببینە نتوانیە بواە بچیتە ئێوە ساڵانی پێشمەرگاییتان کردووە بەڵێ من بەدای منەوە زۆرین بوو ئەمە کاک بورهانە ئەوە کاک بێستونە نەوەڵا ئەمە کاک بورهانە ئەوە کاک بێستونە ئەو چاوم لێ نییە داخل لە بنەوە ئەمە کاکامەرانی تەربیەیە دەستەکان کاگە عەزیز دیارە تو دوای ساڵانێک دابڕان لە خوێندن بەڵام لە دوای پرۆسەی ئازادی جارێکتر ئەچیتەوە زانکۆ و دەستەکەیتەوە بە خوێندن بۆ تەمەنەوە وەشتە کۆلێژی بازرگانی بەشی ژمێریاری تەواوەکەی لە 2007 چۆن بڕیارت دایانی بەو تەمەنە و دوای ئەو هەموو ساڵە جارێکتر بگەڕێتەوە بە خوێندن؟ وەکو پێم وتی ئێمە هەمومان تەلەبەی زیرەک بوون بەڕاستی ڕۆحی کوردایەتی و نیشتمان پەروەری وای لێکردبوون کە بچینە سەناعە و تا زوو تەواوی کەین و بین بە پێشمەرگە من خۆم یەکێکم لەو تەلەبانەی کە لە حسابات تا زۆر زیرەک بوون لە عەقڵانە بوو هەمووی ساسا بوو جەبر و بیکاری و ئەوانە هەمووی ساسا بوو جەبروینەکان ئەمە هەر لە مێشتا هەبوو هەر ئەبوایە تەواوم کرداژ ئیتر فرسەتێکمان بۆ هەڵکەوت ئەو کاتە کاجەری مەڵبەندی سلێمانی فرسەتێکمان بۆ هەڵکەوت و چوین بۆ زانکۆ سلێمانی ئەمە وێنەیەکی ئەو کاتەیە خوێنکاری زانکۆ باڵێ خوێنکاری زانکۆین ئەوە کاتە خوێنکاری زانکۆ ئەوە کاک جەمال عەلیە مدیری نەوت بوو بەڕاستی ئەوی شەر ئەو فرسەتە بەڵام تەلەبەیەکی زۆر زۆر زیرەک بوو چونکەم ئەو چەند ساڵ 30 ساڵ مدیری حساب بەداخەوە وێنەم زۆر پێماوە یادەوریشمان زۆر ماوە بەڵام کاتی بەرنامەکە بەرەو کۆتاییە چێ پێم خۆشە وێنەی پیشان بین ئەمە جەنابتی لەگەڵ کاک محەممەد کەسایەتێکی خۆشەویستی سلێمانیە ئەمە کاتی نەورۆز بوو لە مامەیارە ئەمە پێشەنگی کوڕمە ئەوە خۆمم ئەوە کاک محەممەد دوای نوێنە مامۆستاکە ئەمە لەم بەرنامەی پیشانی بەم ئەم وێنەی جەنابت و جەنابی مام جەلالە بەڕاستی ئەم وێنەیە کە بووین بە ئەندامەبند لە ماڵی خۆیان هەر یەکەی وێنەی توتی وەرن وێنەیەکتان لەگەڵا بگرم خوا لێی خۆش بێ بەڕاستی ئەوە نەما بۆیە وەزعی شاری سلێمانی ئاوا وەزعی عێراقیش ئاوا خراببوو بەداخەوە ڕۆحی شاد بەداخەوە جەنابەت تەمەند درێژ بێ ئەمڕۆ زۆرمانومان کردی مامۆستاجان یادەوریمان زۆرما بوو وێنەمان زۆر پێما بوو بەڵام کاتی بەرنامەکە هەر بەشێوەی کرد وای سەرکەوتن بۆ جەنابەت و هیوادارم توانی بێتمان کەمێک بتبێنەوە بۆ ئەو یادەوەریانەی ساڵانی پێش و گەڕێکی حاجی هان و بیرەوەریەکانی پێشمەرگایەتی و مناڵیت زۆر سوپاسانەکەم سوپاسی ئەو هەموو هاوڕێ و ئەو هەموو کادرە باشەی ڕاگەیاندنەکەم بۆ زۆر سوپاسی تۆکەم بەڕاستی منی لە ئێوەم هیلاکردن زۆر سپاسیە بواە زیاتر ئەوە هیلاکەکان زۆرمانومانکردن لە ماڵەوە لێرە زۆر مەمنون سپاس بۆ جەنابەت مامۆستاجان بەڕاستی ئەم بەرنامەیەکی پڕبینەرە هیوادارم گەشەی زیاتر پێبن بۆ هیوای سلێمانی بانگ بکرێ بۆ ئەوەی هیچ ئەو گەڕەکە دیێرینانەی شاری سلێمانی ئەم گەڕەکە دیێرینانە بتوانین بە گەنجەکانی بناسیێنی بتوانین و کارە بکەین و کردوشمانە بتوانین نابەتەکی دەکردەوەکەوتم دەستەکان مامۆستاجان زۆر سپاس بۆ تۆ خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافیش تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان